لە بەرەبەیانی 11 سپتەمبەری ساڵی 2001دا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هێرشی کرایە سەر تێڕۆریستان دەستیان بەسەر چەند فڕۆکەیەکی نەفەر هەڵگرتا گرت و وەک چەک بەکاریان هێنا هێرشەکان ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی وڵاتانی جیهانەوە پیشاندران. هاوکات ڕۆژنامەنووسان بۆ گەیاندنی هەواڵەکە دووچاری گرفت و بربەستی بێپێشینە بوونەوە. ژمارەیەک ئاسەنگی لۆجیستیکی هەبوون، هێڵەکانی تەلەفۆنی موبایل پچڕان، زۆر سەخت بوو بە تەلەفۆنی تریش پەیوەندی بکرێت. ئینترنێت بۆ ماوەیەک لە کار وەستا، وا گواستنەوە بە یەکجاری لە شاری نیویۆرک پەکی کەوت و دوای ئەوەش هاتنی ترین و ئۆتۆمبیل و فڕۆکە بۆ نیویۆرک ڕاگیرا. سیستەمی هاتوچۆی ئاسمانی لە سەرانسەری وڵات ڕاوەستا. کاتی ترۆس بەڕێوەبەری مۆزەخانەی نمایشی هەواڵەکان دەڵێت ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی پرسیارەکانی ڕەوشتی بوونەوە. مەسەلەکانی دیکەی پەیوەست بە ڕووداوەکە ئەخلاقی بوون. ئەو هەواڵانەی کە پەیامنێران دەیانگەیاندن خەڵکان لە باڵەخانەکە بازیان دەدا یان دەکەوتنە خوارەوە. زۆربەی ڕۆژنامەوانان گوتیان ئەوان لەو ڕۆژەدا ڕۆژنامەنووس بوون، هاوکات مرۆڤیش بوون. ئەوانە بەسەرهاتی ناخۆش بوون کە ڕایان بگەێنن و هەروەها ڕۆژنامەوانان لەو ڕۆژەدا بەرەنگاری هەست و سۆزی خۆشیان بوونەوە. مۆزەخانەی هەواڵەکان یەکێک لە هەوڵەکانی تەرخان کردووە بۆ یادەوەری ڕووداوەکانی 11 سپتەمبەری ساڵی 2001 و هەروەها بۆ ئەو کەسانی لەو ڕۆژەدا گیانیان لەدەستدا لە نێویاندا 6 ئەندازیاری پەخشکردن ئەوانەی لە سەربانی مەڵبەندی بازرگانی کاریان دەکرد. ئەمە سیمبولێکی زۆر بەهێزە، هەرچەندە شکاوە و قۆپاوە، بەڵام هەروەکو خۆی ماوەتەوە، هەرچەندە لە بەرزیەکی زۆر بڵندەوە بەربووتەوە. ئەمە لە ڕاستیدا چیرۆکێکی سامناکی ئەو ڕۆژە و ئاستەنگێکی لۆجیستیکی ئەو ڕۆژە دەگێڕێتەوە. پارچەیەک لە فڕۆکەی گەشتی ژمارە 93 ئەوەی کە سەرنشینانی ناوی دەستەویەخە بەگشت ڕفێندەراندا چوونەوە و دەرئەنجام فڕۆکەکە لە کێڵیەک لە پەنسیلڤینیا کەوتە خوارەوە. هەروەها پارچێکی فڕۆکەی خۆیدا بە پەنتاگۆندا لە مۆزەخانەی هەواڵەکان دانراون. ستایشی تایبەتی بڵبگەرد کرا کە تەنیا ڕۆژنامەوان بوو ئەوەی لەو ڕۆژەدا گیانی سپارد. ناوبرا و ڕۆژنامەوانێکی سربەخۆی وێنەگر بوو لە ئاکامی داڕمانی تاوەری باکوور بەسەریدا مرد. چ پێست هاوڕێی بێگەرد دواساتەکانی بێگەرد دەگێڕێتەوە. یەکێک لە دواترین وێنە لەو کاتەدا گیرا بوو کە تەپوتۆزی تاوەری باشووری ڕما و بەسەریدا دەباری. 4 خولەک دوای ئەوە یەکەم وێنە گیرا پاش ڕۆشنبوونەوەی تەپوتۆزەکە. ناوبراو وێنەی پڕ لەواتای گرتووە کاتێک لە نزیکەوە بە دوای خەڵکدا دەڕوات و لە وێنەکانی کۆتاییدا دەبینیت ناوبراو نزیک دەبێتەوە لەو پردەی کە هۆڵەکە بە تاوەری باکوورەوە دەبەسێتەوە. بیل وێنەی پچڕپچڕی بێ هاوتای هەیە کە تەنها بۆ نیو کاتژمێر بواری گرتنیان هەبووە و دوای وێنەش بە تەواوەتی لە کاتی ڕمانی تاوەری باکووردا گیراوە. ئەم فیلمە بیرەوەری ئەو ڕۆژنامەنووسانی لە میانی گەیاندنی هەواڵی هێرشەکەدا کوژران لەخۆ دەگرێت. ترۆس دەڵێت ئەوە تۆماری پرسۆزی هێرشەی 11 سپتەمبەرە. زۆر جار وا دەردەکەوێت کە ڕۆژنامەوانان لە بارودۆخدا هەڵدەقۆزنەوە ویان لایەنگر دەبن. بەڵام لەو بڕوایەدام هەموو کەس کۆکە لەسەر ئەوەی لە ڕۆژی 11 سپتەمبەر بەرزترین دابوونەریتی ڕۆژنامەوانیان بەجێهێنا. کەناڵەکانی تەلەڤیزۆن بە بەردەوامی بۆ 4 ڕۆژ لەسەر یەک تەنها باسی ئەو کارەساتەیان دەکرد. ئەمە درێژترین بڵاوکردنەوەی پێپچڕانی ڕووداوێک بوو لە مێژوودا. دیوارێکی داپۆشرا و بە لاپەڕی یەکەمی ڕۆژنامەکانی دوای هێرشەکە کاردانەوەی نێونەتەوەی لە خۆ دەگرن سەبارەت بە ڕووداوی خەڵکانی لە سەرانسەری جیهاندا بزواند. ئەم راپۆرتە لە ڕادیۆی کوردی دەنگی ئەمریکا پێشکەشتان کرا.